داوا دەکرێت هاندەرانی بەرشلۆنە بە 5 یۆرۆ هاوکاریانەکە بکەن ئەوانی ژەو بابەتە بە گاڵتەجاری ناو دەبن. هەردوو ڕۆژنامەنووسی نزیک لایەنەی بەرشلۆنە کە ناویان جۆراجۆردی و لویس کاراسکۆن بە داواکاری و پێشنیارێکی نوێ سەبارەت بە باشترکردنی بارودۆخی دارایی یانەکان مشت و مڕێکی زۆریان لە تۆڕە کۆمەڵاتیەکان دروست کردووە. جۆردی لە لەدوانێکیدا بۆ بەرنامەی لچرینگی تۆڕای گەیاند ئەگەر هەر هاندەرێکی بەرشلۆنە تەنیا بڕی 5 یۆرۆ پێشکەشی یانەکەی بکە ئەوە یانەکەی لە کێشەکە ڕزگار دەکات. ئاماژەی بۆشراوە ئەگەر هاندەران ئەو کارە ئەنجام بدەن ئەوە یانەکە دەتوانێت گربەست لەگەڵ هەر یاریزانێکی امزا بکات کە پێویستێتی و دەیەوێت. دەژڵێت پێشتر یەکێک لە ئاژانس هەواڵیەکان ویستی بیان ئەو کارە ئەنجام بدەن لە پێناو یانەکە و داوان لە هاندەران بکەن ئەو بڕەپارێ بدەن، بەڵام دواتر پەشیمان بوون و پێشنیاری ئەو دوو ڕۆژنامەنووسە شەپۆلێکی بەربڵاوی گاڵتەجاری لە ناو هاندەران لێکەوتۆتەوە چونکە هەمووان تووڕێی خۆیان پیشاندا و پێیان وایە دەبێت خوان لاپۆرتا و ستافەکەی ئەو کارە چارەسەر بکەن چونکە ئەوان پێشتر ئەو بەڵێنەیان داوە. ئەو داواکاریە لە کاتێکدایە کاتەلۆنەکە بەدەست کێشەی داراییەوە دەناڵێنێت و ناتوانێت یاریزانی نوێ بگوازێتەوە تا 1 یان 2 ئەستێرە یانەکەی نەفرۆشێت.